سلااو لە مامۆستا ئیسماعیل سەباحی کوردی خۆشەویست. مامۆستاجان قوتابیانی پۆلی 12 پرسیارمان لێ دەکەن بە دوای مەرزەمەیەک دەگەڕێن بنچینۆ بناغی کوردی تێدا بێت، پرسیاری فکری زۆری تێدا بێت و هەروەها ئەدەبەکەی هەم شەرح بێت هەم کۆت. چی تێ بۆ قوتابیانە؟ بەڵێ سلااو لێ بکا کاکار سپاس بۆ ئەم دەرفەتە بە خوشحاڵ ڕای دەگەین کە ئەم ساڵ مەلزەمەکەمان چاپ نوێ بەردەستە 2025-2026 بۆ کۆمەڵێک گۆڕانکاری تەواو جیاوازەوە کە لە هیچ کام لە مەلزەمەکانی بازار بەردەست نیە. قوتابیانی بەڕێز ئەم مەلزەمەیە کە چاپی نوێ ئەم ساڵە تەنها لە فۆتۆکۆپی ڕزگار بەردەستە. ئەسیلەی وزاریشمان لەبووی زیاد کردووە کە ئەسیلەکانی 2014 تاکو 2025شی تێدا ئامادە کراوە. خاڵێکی دیکەش کە زۆر زۆرینگە لەبیر نەکەم قوتابیانی بەڕێز کە خاڵێکی تەواو جیاوازە ئەویش بەشی ئەدەب کۆدمان بۆی ئامادە کردووە کە لەمە دووە قوتابیان بە شێوەیەکی ئاسان دەتوان کۆدەکانی ئەدەبی کوردی لەبەر بکەن و تێی بگەن. لە بیریش مەکە سەرجەم بابەتەکان لە یوتیوب تۆمار کراوە بە کوالەتی زۆر بەرز ئامادە کراوە. لەبیر مەکەم قوتابیانی بەڕێز ئەم تێبینیانە و ئەم هەموو تایبەتمەندانە تەنها و تەنها لە یەک مەلزەمە بەردەستە، ئەویش مەلزەمەکەی مامۆستا ئیسماعیل سەباحە کە ئێستا لە فۆتۆکۆپی ڕزگار بەردەستە. و هەروەها مژدەیەکی دڵخۆشکەر بۆ قوتابیانی پۆلی 7 تاکو پۆلی 11 ئامادەی کە ئەوانشمان لەبیر نەکردووە بەم زوانە چاپی نوێی مەلزەمەکانی پۆلی 7 تاکو پۆلی 11 ئامادەی لە فۆتۆکۆپی ڕزگار بەردەست دەبێتن کە تیایدا سەرجەموانەکان بە شێوەیەکی ورد باس کراون و هەروەها بە شێوەی هەڵبژاردنیش پرسیاری هەڵبژاردنماندانە و هەروەها سەرجەم بابەتەکان بۆ ڕیکۆردکراوی و تۆمارکراوی لە یوتیوبەکەی خۆم بەردەستە دەتوان سودی لێ ببینن.